کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیاری ئەم دوایی پەرلەمانی عێراق سەبارەت بە قەدەغەکردنی یاری پەبجی. ئەم بڕیارە چەندە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێ و ئەوانەی ئەم یاریە ئەنجام دەدەن و بەکاری دەهێنین چی لەبارەیەوە دەڵێن. دایک و باوکانی منداڵەکان و ئەو کەسانەی کە ئەم یاریە دەکەن پێڕوانینیان چێ سەبارەت بەم یاریە. کەسانی پسپۆر و لایەنی تەندروستی و تەکنەلۆژی سەبارەت بەم بڕیارەی پەرلەمانی عێراق چی دەڵێن؟ پۆبجی هەبی باشیان نەبی؟ وڵای بەڕای من نەبی. نەبی؟ بۆ؟ لەبەرەوەی لە کۆمەلگای خۆمان وەکو ئەو دەوڵەت خارجانە بەکاری نایەنن حتا سەعات سەی شەوەیە لەگەژێن. یعنی ئەگەر کاتەچی دیاری کراوە هەبی ئاسایی لە سەعاتەکە تا دو سەعاتی احتیاجە بەس نەکات و دەستپێنی هاتە ئێوارێک پیشەم ناخواتن و کار و کاسبی لەسەر پۆبژێدا. باشە ئێستا تو بۆ خۆت خەریکی یاریکردن بووی وابزانم. ئەمن لەوانەیە هەفتەی جارێک نیمەیخوانە ماجی جارێک نیمەیخوانە. حەز دەکەی ئەو یاریە بکەیت؟ ئێستا ئەوە تەلەڤیزۆنە تاسیل لۆ چاور ناکە کە لێشی دووری. بۆ پۆبجی زیانی هەیە؟ ئەی چۆن زیانی؟ زیانەکانی چییە؟ زیانەکانی یەکەم شتە زاکرەی مێشک نامینێ. زاکرەی مێشک؟ بەڵێ. چۆن دەزانێت لە خۆتەوە دەڵێ؟ نەخێر ئەمن برایەکی خۆم هەر عەقڵی لەدەست داوە. عەقڵی لەدەست داوە؟ لەسەر ئەو پۆبژە. یعنی ئێستا نەخۆش کەوتووە؟ ئارێ وەڵا. دکتۆر چی لێ کردێ بیست یعنی ساعات وای دەینوێنیتن. هەدی. بەردەوام دەیخەوێنی؟ بەردەوام دەیخوێنی ئەوە چ ئەو مێشکە بێتەوە جێی خۆی. بەس بە پۆبجی وەلیە؟ ئارێوە. بۆ چەند کاتژمێر پۆبجی دەکرد؟ مەسەڵەن 4 ساعات 5 ساعات 6 ساعات دەیکرد. بەردەوام؟ ساعیبیشی دوو منداریشە. خاوەن خێزان دوو منداڵ بەهۆی پۆبجی ئێستا نەخۆش کەوتووە. تووشی حالەتێکی خراپ بووە. حاڵەتێکی زۆر زۆر ژنە. چی بەسەر هاتووە؟ دەماری مێشکی و دەماری پەردەی جێی ئەو حاڵایی کردووە کە ئەوەندە مسەیتەری سە مۆبایلەکەی بووە ئارەکەی نەبووە خوێنی بۆ ناچێت. بەس دەبەر ئەوەی کە بەردەوام سەری ڕاگرتۆ جوولەی پێ نەکردووە خوێنی بۆ ناچی. خوێنی بۆ ناچێت. چەند جار بردووتانە دکتۆر؟ 3 جارم بردیوە. 3 جار؟ ئەتو ئێستا لەگە ئەو بڕیارەی پۆبجی نەمینێ؟ حەز دەکەی بمینێ؟ ئارێ وەڵا. باشە پۆبجی چی پێداوی چی لێستاندی؟ وەڵای ئیش کار نییە کاکە خۆمان مەسخافین. یعنی باشترە پۆبجی لەوەی ئارێ وەڵا. ئیش و کار نییە لەبەگەی شەوی پۆبجی ناکە. ئارێ وەڵا. بەس هەندێک جار دەڵێن پۆبجی وا دەکات خەڵک مێشی ڕاوەستی تووشی نەخۆش بی چاوی خەرە زمێش ڕادۆستی 24 ساعت دەکات نەردە نەسە پۆبجیە. چاو زەیف نەبووە؟ نا وەڵا. خواردن و شتت گۆڕانکاری تێدا دروست نا وەڵا. هیچ. نووستنت تەواوە؟ ئارێ وەڵا هیچ سایبینە. شەوان دەنوێی لە کاتی خۆی؟ حەز دەکەی پۆبجی ببینێتەوە؟ ئارێ وەڵا با بینێتەوە. باشە گەر ئەو بڕیارە درا ئەتوو هەوڵ دەدەی بە شێوەیەکی کە لە سایتی تر وەڵا زۆر ژیان لێ دەگۆڕێت تێرێت. بدۆزیەوە بۆ ئەوەی پۆبجی بکەیت هەر دەوی پۆبجی بکەیت؟ ئارێ وەڵا. هەر دەوی بکەیت؟ ئارێ وەڵا. بەڕاستی مێشی هەندێک کەسی تێکدام ئەو جیلەی خاستە نستاکە تێگەی نەخێندنێ نە هیچەیە معدل منداڵە سەر عسابە. یعنی تەسیل لە حالەتی دەبنینە تەسیرەکە چۆن تەسیر تووڕێ دایما تووڕا بێتن خاصە لە یاریکە دۆڕێ چاوڕێکە مەسەڵەن 10 دقیقە 5 دقیقە تەسیر لێکات. باش تۆ وەکو باوکێک یاخود برایە کەسێکت هەبێ بۆ خۆ یاری پۆبجی دەکەیت؟ نا یاری ناکەم. ڕێگا دەدەی بە منداڵت بە کەس و کاردا و یاریە؟ نا قبول ناکەم. قبول ناکەم. ئێستا هیچیان یاری ناکەم؟ نا هیچیان یاری ناکەم. بەڵام ئەوان دەڵێن منداڵەکەم هەیبوو بەس پێم ڕەش کردەوە. بەڵام ئەوان دەڵێنەوە ئازادیە. آخر ئازادی چی ئازادێکە هەزار مثلا لە حاڵەتی وا هەزار قسەی ناشرین بە یەکتری کاکەش. تو یاریت کردو پۆبجی چۆن چۆنیان بەسان لە جاران جۆم داوام ڕسمەکەی بەڵێن ئێمە پەیوەندی مافراوان دەبی زمانی تر دەزانین شتیوانە حاڵەتی زۆر خراپشی لێکردەوە. چەند دەری پۆبجی دەکەی؟ والله لەوت هەیە هاتی هەر دەکەم. چەند ساعت دەکەی پۆبجی؟ والله پێشتر زۆرم دەکرد ئێستا ناکەم. پێشتر چەند ساعت دەکەی؟ 2 ساعت 3 ساعت بەس گەمەدی زیاتر دەکەم. یعنی بە کاتی خۆت بۆ موبایلەکە چەند تەرخان دەکەی لە بەخوای ئەم پێشتر لە کۆمپیوتەری دەم کرد
کە هات لە کۆمپیوتەری دەم کرد بەس لە مۆبایلی زۆر حەزم لێ نییە باشە تۆ دەزانی زیان و سوودەکانی چێ پۆبجی آخر بەس پەبجی نایە ئێستا شەخصەیە گەمەدی زیاتر دەکات بە سێ شتەکە زیاتر لێرە بەناوبانگ بووە لە بانگە باشە بەڵام پێدوانیە کاتێکی زۆر تەرخان بکەیت بۆ ئەو یاریانە بۆ ئەو گەیمانە ئەخر هەموو شتێک وەختی خۆی هەیە ئێستا من لە باندێ حەزم لە لێنیە لە مۆبایلی گەمەی بکەم سکات دەبینی کابرا لەسە ئیشێ نابی مشتری لێ دەبی جوابی بدەیەوە تۆ دوکانداریشی یاریش دەکەیت دوکاندارم یاریش دەکەم بەس کەم یانی لە مۆبایلی وا مۆبایل بووە مشتریەک بێت و کاتت نەبی جوابی بدەیت تۆ لە بەریارێک نە ئەمەگەر لە دوکانێ پەبجی ناکەم نە ئەگەر بەڵام خەڵکێک هەیە بەکاری دەیت ئەم چەند زار چوومە دوکانان یان کابرا لەبەر پەبجی جوابی منی نەدایتەوە ئەوانە هەموو گەیمن بەڵێ چێ دەکڕێ و گەیمانە حسب شخصەکان هەیە منداڵ دەکرێت هەیە گەورە دەکرێتن یعنی ئەوە نیە بڵێ تەنها بەستراوەتەوە بە منداڵ هەیە تەمەنی 45 ساڵ 50 ساڵی یاری دەکاتن باشە بازاری ئەوەی کەس کردووە پۆبجی بەخوای زۆری زایف کردەوە ڕاست زۆر زایف. ئارێ وڵا لەگەڵ ئەوە بڕیاری بەغدا ئەوەی کە دای بخا حکوومەتی هەرێمی والله بەنسبەت ئێمەوە دای بخە باشترە باشترە. باشترە بۆ- چکە لەبەر ئەوەی ئێستا هەمووی بە موبایل مەشغولە من نەفەری وا جێم لێ بۆ دەڵێتن یعنی ئێستا بە موبایل پۆبجی دەکاتن وازی لە پلیستیشنەکە هێناوە پلیستیشنی ئەکسبۆکسوانی هەیە جیازدری هەیە وازی لەوان هێناوە کاتە کەتی واز لەوە بێنی نەسیدەکە دەفرۆشێ نە جیازەکەش مەرگوبی دەبینێ تۆ پۆبجی دەکەیت بەردەوام بەڵێ چەند بەردەوام نا 24 ساعت چەند ساعت وڵا بەس ڕاستی ساعتە بڵێ کەڕۆمدا زۆر جار 10 ساعت دیاری دەکەن دەڵێ بەخوا 2 ساعتە یاریم کرد ئەڵا پێشتر پێش چەند ساعت یاری دەکەن پێشتر نزیکەی سعات 12 تا 6 سبێنی ئەو هاە دەم کردوایە دەنووسمەوە لە نمونە چارە دەستان چاری وارەوە تا نۆ ئەوها دەم کردو دیسە باشە چ وای لێ دەکردێ ئەو هەموو کات ژمێرە بدەیت بە پەبجی وڵی شتە چ خراپ باش ماوەک لە فکردنەوە ئەگەر تو ڕۆژێک دوو ڕۆژەها دانیشی گەمەکەی نەکەی دەزانانی شتێکی زۆر بێمانەیە باش هەستت بە چی کرد چ زیانێکی هەیە پەبجی وڵی زیانی زۆر یەکەم ئەمە خەوم تێکسو کە خەوم تێکس وای کرد ژەمەکانی خواردنی کەم ببتەوە لە 56 کیلۆ ئێستا حالیان 40 کیلۆمە 8 کیلۆ دانە بەڵێ 8 کیلۆ بەڵێ کێشت دابەزی بەڵێ ئەوە لە چەندی لە ماوەی تقریباً 4 مانگەش سەبارەت بەو گەیمانە چ دەڵێیت تۆ پێت ئاساییە ناوەڵەشتێکی زۆر خراپە لەبەرەوەی ئێستا منداڵەکانی خوب سێ منداڵێ دەمێ سەحات دە بچن بنوون نانون دەبی چ بکەم دەی بچم ئۆنلاینەکەی ویاری ئۆنلاینەکەی ئەوە ئەنتەرنێتەکەی دەرنینم بکژێنمەوە ئەو جەبیانیان مەسەرێ جار وەیە هەن تەماشاکە سەعات 12 هەر دەستم ئەوەکەیان پێ کردەوە گەمەی دەکەن ئەو شتێکی زۆر خراپ ینی بەدزی تۆ ئارێ وەڵا ینی فێرەوە بووینە منداری من فێرەوەینە فێرم لێ بکەن ینی ئەمن یەک لەو خەڵکەی لە کوردستان دەژن شتێکی زۆر خراپە ئەگەر بتوانن لە کۆرەمەی بکەنەوە زۆر باشیان کەپاتیکەن یان شتێکی علاجش بکەن ئێستا حکوومەتی چەند کاتژمێر یاری دەکەنەوە ئەوە کا کامەران ئەوە کاتژمێر نییە ئەوە بێزار نابی بۆچی خواردنە چیوێ برێ بیخۆی لەناو ئەناوت بزربی سەبارەت بە تەندروستیان فەرقیان زۆر خراپە چاویان مانی دەبن ئەو باشتە کلۆ بجەرمەوە ئەو ڕۆژەی کوڕەکەی خۆم بان کرد گەورەیە سەفی 5 حلمیە بانگم کرد ئەوە کەم لێ کوژاندەوە لۆس بینێ بانگم کرد لەگەری دانیشت گوتی بابە ئەوڕۆ زۆر مرتاحم گوتم لۆ گوتی چەند ڕۆژە مێشکم زۆر ماندی بووە ئەوڕۆ ئەوەکە لێ کوژاندیمەوە زۆر مێشکم یانێ دانی بەوە دانا کە ڕۆژی تەندروستی دانی بۆی دانا ئەو ڕۆژەی ئەوەکەم لێ کوژاندەوە زۆر مرتاحە ئەی سەبارەت بە خوێندن چی بەسەر وڵی زۆر خراپە تۆکو باوکێک چ دەڵێت من چ بە حکوومەت دەڵێت باشترین حەلە ئەوە ڕاجیێ زۆر باشە یعنی مستەفید دەبین هەموو لایەکی دەچی پارەی لەداچی وەردەگریت دەباتن دەچی کاتەکەی پێ دەکرێت ئەوە قمارە قمارە کاتەکەی دەکرێت چی پارێداش هەیەنیتی دەچی پارێداش دەی دزی دەچی بەو کاتی پۆبجیدا پێی دەکرێت گەمەی پێ دەکات یان ئەوەم دیتە منداڵەکە هزار دینارەکەی خۆی خواردنی ڕۆژانەی خۆی مەسلەفەکەی خۆی لەناو دەکرێت دەکاتە دە ڕۆژ دەچی بەکەی دەنایخوا ینی لە دەوی خۆی دەکەێت بەو شتەی دەدات شتێکی زۆر خراپە ئەگەر خەپاتیکەن حکوومەتی عراقی زۆر شتێکی باش تێگەیشتنتان سەبارەت بە بڕیاری پەرلەمانی عراق کە ئیتر بۆ لە مەودووە بڕیاری داوە یاری پەبجی قەدەغە بکرێت لە سەرانسەری عراق
خۆیەکە بگەڕێەوە بڕیارەکەی پەرلەمانی عێراقی ینی ناڵێ ئەسباب الموجبە لذلك هەر بڕیارێک دەربچی دەبی هۆکارەکان هەبی کە بووە مایە تەندروتیژی بووە مایەی تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی بووە مایەی تێکدانی پەیوەندی لە ناو خودی خێزان لەو منتەڵەقەی پەرلەمانی عێراقی ئەو بڕیارەیدایە کە بدەی پرسیار لە خەڵکی پسپۆر دەکەی زۆر من بەخۆم پرسیاری خەڵکی پسپۆرم کردیە خەڵکی کۆمەڵ ناس خەڵکی دەروون ناس دووپاتی ئەو شتیان ئەو قسەیان کردیتەوە بەسەراحەت باش کەوای ئێوە حکوومەتی هەرێمی کوردستان دەتانەوێت پابندی ئەو بڕیارە ئێمە بزانە ئەمن وەزارەتەکی تەنفیزیمە کە دەڵێ من یعنی وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەمن ئەوامر لە مافۆقی خۆم وەردەگرم کە چێندرانە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانە هەر بڕیارەکە لە بەغدادێ دەچیتە ئەنجومەنی وەزیران لۆ ئێمەی دەنێری ڕاو دید و سەرنجی ئەنجومەنی وەزیران چییە ئەمە ئەوەی جێبەجێ دەکەین ئەوەش لێروکانە وەکو کەوانەکە بڕیارەکانی پەرلەمانی عێراقی دوو بوارە ئەگەر لە بواری سیادی بی هەرێم بەپێی دەستور دەبی ملکەز بیتن مەجای سیادی نەبیتن هەرێم مافی خۆیتی جێبەجێ بکات یاخود جێبەجێ نەکە زۆر جار ئەنجومەنی وەزیران بڕیارەکەی لۆمە دەنێری دەرێ ئەنگۆ دید و بۆچان چییە زۆر جاریش لۆمان دەنێری دەرێت جێبەجێ بکەن ئەمە تاوەکو ئێستا وەکو دووسراوەکی فەرمی نە لە وەزارەتی گەیاندنی عێراق و نە لە پەرلەمانی عێراق و نە لە دەستەی ڕاگەیاندن و گەیاندنی عێراقی وە نە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم لۆمان نەهاتیە تاوەکو بڵێم ئێمە بەو شێوەیە ڕەفتار لەگەڵ ئەو بڕیار بەڵام مەبدەئیەن بڕیارەکەی مەبدەئیەن وەکو سیاسەتی وەزارەت ئێمە لەگەڵ هەموو بڕیارێکین هەموو ڕەفتارێکین کە بەرژەوەندی گشتی تێدا باشە ئەگەر ڕاتان وەربگیرێ ئێوە دەڵێن ئێمە لەگەڵ ڕێگاگرتنین لە چەند سایتێک یاخود چەند ماڵپەرەکە لە بڕیارەکە داهاتیە باش ئێوە دەتوانن ئەم بڕیارە جێبەجێ بکەن ئەگەر بڕیارەکە هات لەلایەن بڵێ لە ڕووی تەکنیکیەوە ئاسانە چونکە ئەتوو ناوی ماڵپەرت هەیە وانە ژمارەی یەکجار زۆر بیت کە ئەتوو نەتوانی کۆنتترۆلی بکەیت هەرچەندە ئەگەر ژمارەی یەکجار و زۆریش بیتن دەتوانی کۆنتترۆلی بکەیت بەڵام تێچوەکی باشی دەوێت لە بواری تەکنیکی کە دەبێت ئەتوو خۆتی لە ئامادە بکەیت بتانی کۆنتترۆل بکەیت بەڵام مەسەنە پۆبجی یەک ماڵپەراوی دیکە یەک ماڵپەراوی دیکە یەک ماڵپەرا هەموو ئەو کۆمپانیانەیە کە خزمەتگوزاری ئەنتەرنێت پێشکەش دەکەن یان بە ورتر بڵێم سەرچاوەی باندی کۆمپانیەکانی ئەنتەرنێت بە ئاسانی دەتوانن حەجبی ئەو ماڵپەرە بکەن کە پۆبجیە یاخود ئەوانی ترە بەڵام بەشێک لە گەنجەکان دەڵێن ڕێگای تر هەیە ئێمە دەتوانین بەردەوام VPN پرۆگرامەکەیە لە ئەنتەرنێت و داونلۆدی دەکەی کە پێی دەگوترێ VPN ئەوە هەموو ئەو جۆرە حازانە دەستچێنی ڕاستە کەوایە ینی تەنیا بڕیار دەمینێتەوە جێبەجێ لەو حاڵەتەی شەرت نییە هەموو کەسێک بێ ئەو VPN دابگری دوایە VPNیش مەساوی خۆی هەرسەدا من دایمە دووپاردەوەی دەکەم کابراایش تەکنیکی نیمە بەڵام VPNی بەلاش هەیە ئەو VPN بەلاشە مەساوی هەیە دەبی پەنا بیتە بەر کڕینی VPNی بەپارە لە ئەنتەرنێت هەموو کەسەکیش ئەوەی ناکاتن ئەمانە خەرجەکان زیاتر ناکە لەسەر ئەو تاگەکە و یاریە دەکا پێتان بەدڵنیایەوە ئەگەر ئەتوو VPNی بەپارە بکڕی لە ئەنتەرنێت دەبی ماستەر کارتە دەبی یا ڤیزە کارتە دەبی تاوەکو بتوانی بێکڕی و داونلۆتی بکەی و ئەو VPNەوە بکاتن کە ئەو سانسۆرە ئەتوو داتنایە بیشتێنیتە سەبارەت بە ئالیەتی جێبەجێکردنەکە گریمان سبەی ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە ئیتر پەبجی قەدەقە بکرێت ئەو ئالیەتی جێبەجێکردەکە چەندی دەخات ئێمە یەکسەر نووسراو دەکەین لۆ کۆمپانیا ئەو کۆمپانیە سەرچیانەی کە باندی ئەنتەرنێت لە هەرێمی کوردستان دابین دەکەن و هەروەها لۆ کۆمپانیەکانی دیکەش دەکەین کە بە زووترین کات ئەو سایتاتانە ئەو ماڵپەرانێکە لە نووسراوەکەی دادێتن هەروەکی گوتم ئەوە سلانەوە بۆ مایری هەمە بڕیارەکە پۆبجی و چەند ماڵپەڕەکی دیکەیە یەکسەر ئاگاداریان دەکەینەوە کە حەج سانسۆری ئەو ماڵپەرانە بکەن واتە حەزبی بکەن زەربی لێ بن باش بەڵام ئەو کۆمپانیانە تا ڕادەیەکی زۆر ئەوانش قازانج دەکەن لە بەکارهێنانی ئینتەرنێت پەبجی پابەندە بن کە بووە بڕیار واجبیانە پابەند بن بەڵام پێم وایە جانبەکی ڕاست دەکەی
احتمالە خەڵکێک زیاتر اشتراکی ئینتەرنێت دەکا فی سەبیلەوەی ئەو پۆبجی و غەیری پۆبجی بکاتن بەڵام زانم بەچی دیکە کۆمپانیا سوودمەند دەبیتن لە ڕاگررتنی ئەو ماڵپەرانە لەبەر ئەوەی باندێکی زۆری ئینتەرنێت سەرف دەکات یەک لە ئەسبابی خاوی دەگەڕێتەوە لۆ زۆری بەکارهێنانی ئەو زۆرە ماڵپەران. ئەم یاریە کە پێی دەگوترێت یاری پەبجی لەلایەن کۆمپانیایەکی چینی زیاتر لە ساڵێکە بەرهەم هێنراوە لە 3 مانگی یەکەمی بەرهەمی ئەو کۆمپانیایەدا توانیویەتی 10 ملیۆن دۆلار قازانج بکات بەڵام دوای تێپەڕینی ساڵێک زیاتر لەسەر بڵاوبوونەوەی ئەم یاریە کە بەشێکی زۆر لە پسپۆڕانی تەندروستی باسی لێوە دەکەن ئالوودەبوون بەم یاریە مەترسیدارترە لە ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان سەرمایەی ئەو کۆمپانیایە بەهۆی ئالوودەبوونی ژمارەی زۆر لە خەڵکان کە بەپێی دوایین ئامار ڕۆژانە زیاتر لە 100 ملیۆن کەس ئەم یاریە دەکەن داهاتەکەی و تەواوی سەرمایەکەی گەیشتۆتە 12 ملیار دۆلاری ئەمریکی دەتوانم بڵێم زیاتر لە 12 ملیار دۆلاری ئەمریکی کە ئێستا وای کردووە ئەم یاریە ئالوودەبوونی ئەم یاریە بۆ خەڵکو و کۆمەلگاکان بەشێک لە حکوومەتەکان بیری لەوە بکەنەوە کە ئەم یاریە قەدەغە بکەن بەشێک لە وڵاتان ڕێگە نادەن ئەم یاریە لە وڵاتەکانیان بەکار بێنرێ و بە هیچ شێوەیەکیش قبول ناکەن ئەوانەی تەمەنیان لە 18 ساڵ کەمترە ئەوان دەڵێن بە هیچ شێوەیەک نابێ ئەو کەسانە ئەم جۆرە یاریە بکەن چونکە زۆر مەترسیدارە لەسەر ڕەوشی تەندروستی و دەرونیە. یاری پۆبجی لەگەڵ یاریەکانی تر گەیمەکانی تر چ جیاوازیەکی هەیە؟ جنگاوەرە ونبووەکانی مەیدانی جەنگ پێدەوترێ پۆبجی سحری پۆبجی لە سدای لە ڕووی سایکۆلۆجیەوە ئەو کەسانی کە ئەو یاریان ڕێخستووە چەند کەسانێکی پرۆفشناڵی دەرونی بوون بچێ ناوی ناتوانانی بێت دەرەوە بچێ ناوی بچێ ناو یاریەکە ناتوانانی بێتە دەرەوە لەبەرەوەی ئالوودە دەبی ئالوودە دەبی کۆمەڵێک سیستەمیان ڕێخستووە لە ناو یاری پۆبجی واتە ئەو جەنگەوارانە ونبووانەی مەیدانی جەنگ واتە ون بووە دەبێت بە دوای خۆتا بگەڕی مافی هەموو کەسێکە یاری ئەلکترۆنی بکە بەپێی تەمەنێکی دیاری کراو بەپێی ئەو کاتێک کە بۆ خۆت داتناوە ئەم یاریانە بۆ خەڵکانێکە لەبەرەوە هەم زیانیشی هەیە و هەم سوودیشی هەیە زیانەکە ئەوەیە تۆ ئیدمانەبی لە ڕووی سایکۆلۆجیەوە لە زیانەکانەوە دەست بێ بکەین ینی زیانەکان چین؟ یەک بە فیرۆدانی کاتێکی زۆر واتە کات لای تۆ سفرە بێ زەمن سفرە بێ لای تۆ بەپی نەزەری ئەنیشتاین لە پۆبجیدا کات نامێنێت تۆ هەرچەند کات یاری بکەی 8 ساعت 9 ساعت وازەوەک دەگوترێت گرنگترین شت لە ژیاندا کاتە بەپێی تیۆری ئەنیشتاین لە پۆبجیدا کات سفرە بێ واتە تۆ هەز بە کات ناکەی هەزمەند دەڕوە ناکەیت دوو لانی پەیوەندی کۆمەڵاتیەکان پەیوەندی کۆمەڵاتی سست و لاواز دەبێت دەبێتەوەی تێکچوونی شیرازەی پەیوەندی کۆمەڵاتیەکان بە تایبەتی پەیوەندی ناو خێزانەوە تێکەچێت کە لە نزیکترین کەسەوە کە باوک و منداڵەکان دایک و منداڵەکان کە لە نێوان ژن و مێردا کاتێک کە تۆ کاتت نەبوو بۆ خێزانەکەتەوە کاتت نەبوو بۆ منداڵەکانتەوە ئەوە دەبێتەوەی هەڵوەشانەوە و تەجمیدبوونی پەیوەندیەکان سەرکردنی پەیوەندە سۆزداریەکان لە نێوان خێزاندا خاڵێک ترەوەی کە تۆ جۆرێک لە حالەتی تونند و تیژیت لا دروستە بێت چونکە بە دوای ئەو کەسانە دەگەڕی کە لە ناویان بیت کە تۆ کەسێکی ون لە کەسێکی ئاساییەوە دەبێت کەسێکی معنف کەسێکی تونند و تیژ دەبێت کەسی تونند و تیژ چۆنە کاتێک کە تۆ ئەم هەموو هێز و توانای لەلا شعورەوە کۆ دەکەیتەوە ڕق و تووڕێی کۆ دەکەیتەوە شوێنێک نییە تەفریقی پێ بکەی ناچارەبی بە کەسانی لە خۆت بچووکترە براتە خوشکتە کەسێک ترە لە جادەوە ئەو کەسانی ئێستا ڕێژەی ڕووداوی هاتوو چۆ تیژ لێ خوڕین تونند و تیژی ناو خێزان زۆر زیاد بووە دوای لێکۆڵینەوە کراوە ئەو کەسانە بە بەردەوامی پۆبجی دەکەن لە ڕووی جەستەیەوە
جارێ جگەلەوەی کە تووشی ملی سەوەفانی مل و فەقەرات و شتان دەبێت چکە شێوازی دانیشتن و شێوازەکەی زۆرەوەیە زۆر بەشمان بە مۆبایل یاری دەکەن مەساحی مۆبایل بۆ مەساحی چاو زۆر بچووکە کاتێک کە زۆر بچووکە مۆبایل تەنها بۆ ماوەی 4 تا 6 دقە تۆ بۆت هەیە لە تەندروستی چاو سەیری مۆبایلکەی لە دوای 6 دقە چاو ئەزیەتەدا لەبەرەوە تۆ زەختەکەیتە سەر بیبیلەی چاوت بۆی شتەکان بە جوانی ئەوە بکەیت ئیتر زیانت پێدەگەنێت لە چاو لە فقرا زیانت پێدەگەینێت تووشی جۆرێک لە هیلهێنەر بگاتە تەمەنێکی دیاریکرا و ئەگەری ئەوە هەیە بینین زۆر لاواز بێ بینینی چاوی زۆر لاواز بێ زۆربەی ئەوانەیە کە بۆ ماوەی 3 مان 4 مانگە پۆبجی دەکەن چاویان سوور هەڵگەڕاوە شەوانە ینی چاویان تێک دەچێت و هەروە چاوێت کە بەکاردێنن ئەمە یەک لەو خاڵە لاوازانەیە وهروە جۆرێکتر لەوە دەبێت خانەکانی مێشک زۆر هیلاکە بێ ئەڵێ هەر کەسێک دراسەیەکەی ئەڵێ هەر کەسێک بۆ ماوەی 45 دقه تا ساعتێک پۆبجی بکات وەکو ئەوە وایە 16 کتێبی 100 لاپەڕی خوێندوێتەوە واتە 1600 لاپەرە کتێبت بخوێنیتەوە کە مێشکت باندی دەبێت بەقەدر ئەوەیە کە تۆ سعاتێک پۆبجی دەکەیت 1 ساعت 45 دقه تا 1 ساعت چونکە لە پۆبجی هەموو جەستە بزوێنەرەکانی تۆ لا شعور چاو گوێ هەست هەمووی ئەکەوێتە کار هەمووی ئەکەوێتە بزوێنە تەنانەت هەتا جەستە و فەقراتی ئەکەوێتە جوولە و ئەکەوێت داهێنان دەمینێ لەو کەسە دەکە یاری پۆبجی بەتاکی داهێنان نامینێت بەتاکی داهێنان نامینێت چونکە ئامانجەکە دیارنی هەدەفەکەیەوە دیارنێ من یەکشت پێ برم لە ڕووی نەفسیەوە تۆ هەر یاریەکەکەیت هەر یاریەکەکەی بۆ نمونە ئەو یاریانی کە باون دامەیە دۆمینێ کۆنکە هەر شتێک دەکەی ئامانجەکە دیارە لە کۆتاییدا 5 لیڤل دەکەی 5 دەستە دەکەی دەبیتەوە کۆتایی بە یاریەکە دێ ئەو یاریانەی کە کۆتایی پێنایە حالەتە چی نەفسی زۆر سیر بۆ ئینسان دروست دەکات تووشی قەلەقی دەکات ئەبێ هەر بیکات وەکو قمار وایە ئەمە قمارێکی ئەلکترۆنیە براوە دۆڕاو نییە لەبەرەوەی سەربازەکان ونن تۆ هەر بە دوایگەڕی نبینێتەوە کە تۆپ نەبوو ئاماج نەبوو تۆ هەر ئامۆژگاریەکانت چییە بۆ گەنجێک بۆ منداڵێک بۆ کەسێک کە ئەم یاریە دەکات بەردەوام بێت بڵێ یان بە هیچ شێوەیەک یاری پۆبجینە من تۆ قسە لەسەرەوە بکەین مافی هەموو کەسێک کە سوود لە ئەلکترۆنیات ببینێ بەڵام بەڵام ماف چۆن مافی هەموو کەسێکە بە پێی کات و شوێن ئەم یاریە نابێت لە تەمەەن خوار 16 ساڵی هیچ کەسێک یاری پۆبجی بکات بە هیچ شێوەیەکە لەبەرەوەی هەموو راپۆرتەکان کە پێشکەش کراوە تەنانەت لە خودی شەریکەشەوە لەسەر براندی پۆبجیەکە نووسراوە سەروی زایت 16 ساڵ لە سەروی 16 ساڵیەوە ئەبێ ئەو یاریە بکات زۆر جار لە هیچ ڕکەسێک دەبینی هاوارێکەکە کوشتم یان وەرە یان ئەمە فشاری خوێنیش بەرز کابراکوتی دوی شەو چوومە ژوورەکەم هەستام لە خەوتی مناڵەکەم دەیگوت بیگرە نەهێڵی بیبان نەهێڵی بیگژەوتی وەمزانی دەزاوتی دەستم ناکەلاشکۆی بسم ژوورەکەم ژووری کوڕەکەم وامزانی بە سێ کەس لێدەن لێزن چی سیرەکەم پۆبجی دەکات وتی تر لەو کاتە چی پێ بڵم ئێتر ئەم کابرا چۆتە غەیبوبە کەواتە چۆتە غەیبوبە واتە ئیدمان بووە واتە ئالوودە بوو ئاگەلی نییە چواری شەوە قوتاربوون لەم حاڵەتە ئاسانیان زۆر زەحمەتە زۆر زەحمەتە قوتاربوون لە مادە هۆشبەرەکان ئاسانترە نەوە قوتاربوون لە یاریە ئەلکترۆنیەکان پۆبجیەکان ئەمە حالەتێکە لەبەرەوەی هەردووچیان زیانی کۆمەڵایەتیشان هەیە و زیانی تاکە کەسیشان هەیە بۆیە ئێمە بێ زۆر بە ئاگایەوە ئەم یاریانە بەکاربێن یاریتر هەبووە خەڵکی ئیدمان بۆ بەڵام بەو شێوازی پۆبجی نەبووە پۆبجی سحرێکی تێدا بەکار هاتووە تۆ ئامانج تێدا دیار نییە هەر بە دوای شتەون بۆکانەوە دەگەڕێ لە دوای دیوارێکەوە دیوارێک تردێ لە دوای کەسێکەوە کەسێکی تردێ لە دوای ئۆتۆمبیلێکی تردێ هیچ کۆتاییەکەی نییە لە لیڤلی کۆتایی نییە هەر شتێکیش ئەگە لیڤلی کۆتایی نەبوو ئەبێتە ئیدمان بۆ نمونە مادەی هۆشبەریش چێژی کۆتایی نییە کە چێژی کۆتایی نەبوو هەر بە دوای دەگەر هەر دەڕێ خۆشتر بێت ئیتر تا و کەسە تووشی ئیدمانە بێت و ناتوانانی وازی لێ بێنێت واتە پۆبجی چونە ناوەی ئاسانە و هاتن دەروی زۆر قرسە.
ئالوودەبوون بە یاری پەبجی وەک پسپۆران باسی لێوە دەکەن بەدەر لەوەی کە زیانی تەندروستی زۆر بۆ خودی بەکارهێنەرەکە دەبێت لەگەڵ ئەوەشدا پەیوەندیە خێزانیەکانی بەکارهێنەر و پەیوەندیەکانی دیکەی کۆمەڵایەتیش زیانێکی زۆری لێ دەکەوێتەوە وەک ئەوان باسی لێوە دەکەن زۆر جار بەکارهێنەرانی یاری پەبجی وای لێ هاتووە خێزانەکانیان لە دەست بدەن و بەشێک لەوانیش دایک و باوکیشیان لە دەست بدەن. مەترسیەکانی ئەم یاریە وای کردووە بەشێک لە حکوومەت و پەرلەمانانی وڵاتان بڕیار بدەن کە ئەم یاریە بە تەواوی قەدەغە بکرێت. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئایا ئەمە چەندە جێبەجێ دەکرێت و چەندە سەرکەوتوش دەبێت لە جێبەجێکردنی بڕیارەکەیان. ئەمە لە داهاتوودا زیاتر دەردەکەوێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.